بە ڕۆژە ڕۆنی گەرمەشامی فەرق ناکە لەگەڵ 3 کوب بۆ 3 کوب و نیو ئارد بەڵام بۆ یەڵم 3 بۆ 3 و نیو لەوانەیە هێلکەکە و بچووک بێ گەورە بێت یان کوپەکە و تۆزێ حەجمی شتێ زیاتری تێکەی لەوانەیە 3 بۆ 3 کوپ و نیو هەتا هەویرەکە و جوان خۆی یەگەگرێت بە گوێرەی ئارەزووی خۆت حەزەکەی ڤانیلای زۆر بێت کەم بێت من 2 کیسە ڤانیلای تێ ئەەکەم هەر کیسەیەکی 8 غرامە ئەتوانیت لە 5 غرام و تا 10 غرام بۆ 20 غرامیش بە ئارەزوومەندی خۆت بە 1 کیسە بیکی پاودەری تێەکەم 10 بۆ 15 غرامە ئەمەش ئەمێنێتە لای ئەوەی کە زۆری تێ نەکەی لە بەڕای من باشترە توانی حەزەکەی دوایش لەگەڵ پێشکەشکردنیە بە کەوچکەکە بۆتانە پێوم ئەتوانم قیاسی کەوچکی قاوەیە یا بای بڵین کەوچکی زەڵاتە لای خۆمانەڵێ بە کەوچکی زەڵاتەکە لەگەڵ شێوازەکە بینەربن بە ناوی خۆ ئەو شەکر و هێلکەکەمان کرد بە یەک ئەو بۆ درەیە ئەتوانی شکری ئەتیادی بەکارێنان یان بۆدرەکەی بەکاربیێنی بەم شێوەیە هێلکە و شەکرەکە تێکەڵەکەین لەبەرەی من کوپەکەم لەم کاتەیە وەخت لە ئێوە زۆر نەگرم ئەمە کوپە ئەمە نیوە 2 نیو ئەکاتەوە کوپێک 2 جار نیو کوپی ئەکاتەوە 1 کوپ ڕۆن بسم الله بەم شێوەیە پێویستی بە عەساڕەی کارەبا نییە پێویستی بە خەڵات نییە شتەکە زۆر ئاسانە لێرا ماوە ڤانیلاکە و ئاردەکەی تێکەین لەبەر بۆنی هێلکەکەش ئەشتوانی هەیە ڤانیلای ئاوی هەیە ئەمەی شروبەکەی بە ئارەزوی خۆتە من دایمە شەکرەکەی بەکارهێنم ئەمە کەوچکێکی قاوە بڵێ لەگەڵ نیو کەوچکونیوێکی زەڵاتە ئەمیشی لەگەڵ تێگەیەن جوان لێرا بەس ئاردەکەمان ماوە لەبەرەوەی کاتێک زۆر کەس ئاردەکەی لێ تێگەچێ قیاسی چۆنە ئەوەی ئارتێمەکە کە زۆر کوپەکانە قەڵابە ئەتوانی بەم شێوە خۆتی لێ ڕابێنی مەی پەستێنە ناو یەک بەم شێوە پێوترێ کوپی تەواو بە چەقۆیەک بە کەوچکێک بە شتێک ئەوڵا لێ کرد مەی پەستێنە ناو یەک بسم الله سێهەم کوپ ئەگەر لازمی کرد ئەوانی وەکی تریشی لەبەر چاوتانە ئەیبینە لەم کاتەیە بیکی پاودەرەکەی بۆ تێکەین
کەوچکێکی پڕی زەڵاتەیە هەر ئەوەنەیە. پێشینان لای خۆمانە توانە بۆ ناوی نمەک ئەو زەڕایە ئەو دەنکە ئەو پڕوشە خوێی ئەکەینە ناو بەس ئەینا ئەوەنی بڵێ خوێی تێکەم یا خوێن بیرچوو بەس هەر ئەوەنە هیچی تر. توانین لێرە کەوچکێک بەکاربێنی ئەتوانی ئەمە بەکاربێنی ئەتوانی دەستت هیچ فەرقێکی نییە بەڵام هەتا شتەکان تێکەڵەکەین بە ئامێرێکی معدەن بێت کەوچک بێت تێکەڵ هەڵدەر بێ بینەران خۆشەویستان ئەمە هەویرەکەی بەم شێوەیە ببورن کە ئەو هەر بۆ توانی هەویرەکەت دروست بێت ببێ دەست بەڵام بەم شێوەیە بە هەویرێکی نەرمت هەبێ تۆم نەبێت ئەو تا بەدەستانان و سێت بەو شێوەیە لە حاڵدێکی وایە ئەگەر تو ساستە کرد تۆزێشلا تۆزێک ڕۆن بەس دەستی پێ چاورکەی بەم شێوەیە بەس دەستت چاورکەی هیچی تر ئەو تا نانووسێ بە دەستا ڕێک و پێک ئەتوانی بەو شێوەی خۆت ئەتەوێ فۆرمەکەی بۆ دروستکەی. ئەمەش کونجێکەمانە ئەگەر بتوانی کونجی ئەم قاوەیەکەی برژاوەکەیە باشترە هەیەسپی بەکارێنێ هیچ فەرق ناکە هیچ گۆڕانکاریکی تیان نییە. ئەتوانیت شێوەی هێلکەی یەکەی بازنەی یەکەی ئەوە مێنێتەوە سەر بۆ چوونەکانی خۆت چەنێکت پێخۆش بوو هەر لە شێوازێکی زۆر سادە ئەیکەی توانێت یەک دیوی کونجەکەی پێوە ئەەکەیت دانەی بەڵام محاولە بکەین بینی هەبێ دانەیەک بۆ دانەیەک لەبەروی پیکی پاودەرمان تێکردووە لە کاتی هەڵهاتنا زۆر بەیەکەوە نانووسێ ئەتوانی فۆرمی بچووکتر دروستکەی ئێستەمە دانەیەکی ترمان پێە فۆرمەکەی تۆزێ بچووکترەکەم لەو ئەمەش با بڵێن ئەتە بچووکترێکی گەورەترێکەی ئەوە نەبێت کە بتوانیت بە گوێرەی زەوقی خۆت و خێزانەکە چۆن ئەتەوێ هەموو جارێکیش پێویست نەدەستە چاورکەی تۆ چکە خۆی ئەمە ڕۆنەکەی تیا چەورە بەس لە حاڵتێ ئەگەر زانیت بەدەستا نووسێ. یەک شتی تری هەیە لەم هەویرە دروستکردنەیە تۆزە فەرقێکی زستان و هاوینەیەکەی تایە ئەگەر جەو سارد بێ ڕانێ بە 3 کوب ئار دەرچی جەو گەرم بێ 3 کوب و نیو بۆ 4 ممکنە بدەوێ احتیمالیەوەی هەیە ئەو لەو کاتە بۆ شێوەی هەتا خۆت ئەزانی هەویرەکە لە دەستا خۆشە ئەتیادی ئەگەر ئاردت تێکرد هەتا تون بێتەوانێ جا من ئەمە تەواوەکەم و ئەگەڕێمەوە خزمەت جەنابتان. بینەرانم فەرمونەوەش لەگەڵ کوتای هێنانی وڵای بڵم چۆرەک بڵم شەکلامە چکە هەردووکی پێ ئەوترێ نازانم جا ئەمە بەم شێوەیە ئەنجامان ناوە من لەبەرەوەی من تەواخەکە توزە سستی تایە هیوا هەیە لەسەر 180 دایانێ 150 دایانێ من دایمە 180 بۆ 200 سەر و خوار بەیەکەوە داگرسێنم ئەتوانی پێشتر گەرمیکەی بەڵام خۆ ئەگەر گەرمیشە نەکردبوو ئەتیا دیە ئەتوانی بەڵام زۆر بەرز داینەنەی یان زۆر نزم داینەنەی دەرجە یەکەمنا لە دووەم دایانێ ئەمە لە دووەمە مدەی 20 بۆ 25 دقە ئەخایەنێ بەڵام لەو 25 دقە سێریشی بکەی شتێکی باشەکەی ئەو لەبەری ئێستا دامانگرساندەوە ئەتوانین بڵێن بۆ نیو سات حسابی خۆمان بکەین ئەنجا برژابێت یەمە وڵاتان بەڕێزەکانم ئەمەش کۆتایەکەیەتی تام سەریکەن شتێکی زۆر بەتامە گەرمە ئێستا ئەتوانن شتێکی